ئەو دانوستانەی لە بینی کۆماری ئیسلامی ئێران و ئەمریکیەکان هەیە کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر نرخی دۆلار و نرخی دینار بە حکمیەوەی ئەو دۆلاری کە لە بازاڕەکانی عێراقا ئەخرایە بازار بەشێکی بۆ ئەو دەوڵەتە ئەقلیمیانە و بە حکمیەوەی لە مەجای بانقیاوان حەساریان لەسەر بوو و هەرزانترین دۆلاریش لە عالەما ئەو دۆلاری عێراقیە بە حکمیەوەی دینارەکەی قوی اقتصادی نەبوو بۆیە کاریگەری ئەو دانوستانەیە کە لە ئێستادا نرخی دۆلاری دابەزاندووە لە مقابلا نرخی تمەن ئەگەر ملاحەزە بکەن ماوەیە کە بەرزبوونەوەی بەخۆیەوە بینێت ئەگەر ئەو دانوستانە سەر بگرێ و ئێران بتوانێت بێتەوە ناو بازاڕی فرۆشتنی نەوت کە یەکێکە لە هەناردەکەرانی بەهێز لە بواری نەوتە ئەوە سەرچاوەی داهاتەکەی ئەبێتە دۆلار و ڕاستەوخۆ پێویستی بە دۆلاری شوێنانی دیکە نامێنێ بۆیە دۆلارە گەڕێتەوە ئاسایەکەی خۆی.